کاتتان باش لایەنە سیاسیەکانی عێراق گفتوگۆ و دانستانەکانیان لەبارەی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دەست پێ دەکەنەوە دیانەوێت دۆخی چەقبەستوی سیاسی عێراق کۆتایی پێبێت بۆ ئەمە بەستەش لایەنەکانی ناو هاوپەیمانی نیشتیمانی ڕزگاری نیشتیمانی کە لە پارتی سەدر و هاوپەیمانی سیادە پێکاتەوە دەست پێشخەریان کردووە و هەروەها چوارچێوەی هەمانگیش تا ئێستا دوو دەست پێشخەریان ڕاگەیاندووە بەڵام هێشتا ئەو دەست پێشخەریانە گرێ کوێرەکانیان نەکردوونەتەوە ئەنجامیان نەبووە جگە لەوانش دەستوەردان و گوشارە دەرەچەکان کاریگەری تەواویان لەسەر پرۆسەی سیاسی عێراق هەیە ئەم شەوە بابەتە لە بەرنامەی استراتیژ لەگەڵ میوانەکانم بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە ستۆدیۆی ناوەند و هەروەها بەڕێز دکتۆر ماجد مەجابس شارەزای یاسایی و شڕۆڤەکاری سیاسی لە بەغداوە تاتوێ دەکەین سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم دکتۆر ماجد ئەم دۆخە چەقبەستووی عێراق بەرەو کوێ دەڕوە ئەو ماوەی کە سەدر داینابوو چل ڕۆژێک کە داینابوو بەبێ ئەنجام بوو هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی نەیتوانی هاوپەیمانیەک پێک بێنێ زۆرینە کۆ بکاتەوە بۆی حکوومەت پێک بینن لە هەوڵەکانیان ئەوانیش سەرکەوتوو نەبوون ئایا هیچ ئەگەرێک هەیە ئەم دۆخە چەقبەستووە بەرەو کرانەوە بڕوا لەو چەند ڕۆژێ داهاتوودا سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز بەڵێ دەبێ ئاماژە سەرەتا بەو بکەین ئایا سوودی ئەو کەڵەکە بووە لە چەند ساڵی ڕابردوودا چی بووە لە پرۆسەی سیاسی پرۆسەی دموکراسی عێراقدا ئەو کەڵەکە بوونە کێشەکان کە کەڵەکەون سوودیان چی بووە لە چەندین ساڵی ڕابردوودا ئەوەی کە دۆخەکە پێیگەیشتووە لایەنە سیاسیەکانەوە بۆ دروستکردنی بڕیاری سیاسی یاخود ڕەگەزی سەرەکی لە پرۆسەی سیاسی عێراقدا کە بریتە لە ڕەگەزی جەماوەرە تێدا لە پرۆسەی سیاسیدا ئێمە بە شێوەیەکی گشتی دەڵێن ئەوەی کەوە ڕوودەدات لە ناکۆچیەکان هەروەها ئاڵ و گۆڕکردنی بۆ چوونەکان لەلایەن ناکۆکەکاندا ئەمە شتێکی سرۆشتیە لە پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسیدا بەگشتی لە جیهاندا بەڵام سەبارەت بە دەستکەوتەکان و شایستەکان و ئەو ئاستەنگەکانی کە ڕوبەڕووی عێراق دەبنەوە ئەوستا ئەو کاتە بەڕاستی دۆخەکە پێویستی بە هەڵوەستەیەکی جددی و بەرپرسیارانە هەیە لەلایەن تەواوی لایەنە سیاسەکانی دروستکردنی بڕیار لە عێراقدا بەبێ ناوهێنانیان کە تۆ باست کردن ڕاستیدا ئێمە پێویستمان بە هەڵوەستەیەکی بەرپرسیارانە هەیە ئەگەر بەبێ باسکردنی وردەکاریەکان ئەو وردەکاریەکەی کە باسی بکەین بەڵام با قسە لەسەر ئەو دەستپێشخەریە ئەو دەستپێشخەرانە بکەین کە لەم چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاندا لە نێوان هەردوو لایەنە ناکۆکەکاندا چوارچێوەی هەماهەنگی ماڵی شیعەکان و لەگەڵ ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی ڕاستیدا پێش ئەم دەست پێشخەریایی کە لایەنە ناکۆچیەکان کردویانە بۆ ئەوەی کەوا دەست بەم دەست پێشخاریە سیاسیانە بکەن پێویستیان بە یەکێری هەیە کە پێویستیان بە گفتوگۆ هەیە لایەنەکان پێویستی بە گفتوگۆی لەگەڵ یەکتریدا هەیە ئەمە لە ڕووی یاساییشەوە دروستە چونکە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمان بۆ بژاردننی سەرۆک کۆمار ئەگەر هاتبا و ئەگەر هاتوو بابەتەکە کۆبوونەوەکە بە نیسابی سێشی پەخێر نەبێت ئەو کاتە هاوپەیمانی سێقۆڵی لە پرۆسەی سیاسەکەدا دەیتوانی زیاتر و زیاتر بکات لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەڵبژاردننی سەرۆک وەزیران بەڵام ئەمە شتێکی مەحاڵ ڕوویداوە شتێکی مەحاڵ ڕوویداوە کەوا 220 پەرلەمانتار کۆ نابێتەوە لە دانیشتوانەکە دیارە بەڵام سیارەکە لێرەدا ئەوەیە هیچ ئەگەرێک هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو کرانەوەیە ئەو دۆخە چەقبەستووە بەرەو کرانەوە بڕوە بەبێ ئەم پێشەچێکە جەنابەت باست کرد بەڕێز ئەوەی کە لە دروستکەری بڕیاری سیاسیە لە تەواوی لایەنە سیاسیەکاندا لە تەواوی لایەنە ناکۆکەکاندا ئاگدارن و شارەزان لە بابەتەکەدا ئاگدارن لە ئاستەنگەکان ئەمە بەسە بۆ ئەوەی کەوە گفتوگۆ بکەن بەرەو چارەسەر بڕۆن هیچ بجادەیەکی دیکەمان نییە تەنها چارەسەرکردن نەبێت دەبێت ڕێک بکەون بە شێوەیەک لە شێوەکان بەر ڕێگایەک بێت بۆ ئەوەی ئەم چەقبەستوویە سیاسی لە پرۆسەی سیاسی عێراقدا چارەسەر بێت
ڕێگەیەکی دیکەمان نییە بژاردەیەکی دیەکەمان نییە دەبێت پرۆسی سیاسی عراق بە ڕێگاوە دابڕوات ئەبێت بگەن بە چارەسەر ئێستا گرە و لەسەر پەرلەمانتارە سەربەخۆکانە ئێستا گرە و لەسەر پەرلەمانتارە سەربەخۆکانە ئایا ڕۆڵیان چی دەبێت ڕۆڵی پەرلەمانتارە سەربەخۆکان ئەگەر هاتوو ئێمە ڕاست بێ ئێمە ناویان بنێن سەربەخۆ چونکە گەر ئێمە سەبارەت بە قسە بکەین لە ڕووی یاساییەوە بۆ سەربەخۆکان ڕەنگە لە هەمان کاتدا ئەوانیشدا بەش ببن بۆ سێ بەش بۆ سێ جۆر پۆلێن بکرێن یەکێکیان بە لیستێکی جیاواز دابش بووە کەوا ئەمانە پێیان دەڵێن سەربەخۆ ئەمانە وەسفی سەربەخۆیان لەسەردا جێبەجێ ببێت پۆلێنێکی دیکە بە شێوەیەکی سەربەخۆ بەشداری پرۆسی سیاسی کردووە ئەمەش بابەتێکی دیکەیە بابەتێکی دیکە پۆلۆنێکی دیکە بابەتێکی سیاسی سرفە ڕەنگە بابەتی یاسایی لەسەر جێبەجێ بکرێت لایەنە سیاسەکان ئایا چۆن تۆمارکراون لە فەرمانگەی لایەنە سیاسەکاندا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکاندا چۆن ئەم لایەنە سیاسیانە تۆمارکراون لە کۆمیسیۆندا کەواتە ئێمە ناکرێت بڵێن بە شێوەیەکی ئەم 43 پەرلەمانتارە بڵێ هەمویان پەرلەمانتاری سەربەخۆن بە شێوەیەکی ڕەها ئەمە لایەنەیەک لەلایەکی دیکەوە ئایا ئەو کەسەی کە پێ دەگوترێت پەرلەمانتاری سەربەخۆ بەرەو پێکردانی حکوومەتی هەنگاو دەنێت ئایا سەرۆکوەزیران لە پەرلەمانتارە سەربەخۆکان دەبێت ئایا کوتلێکی گەورە هەیە لە پەرلەمانتارە سەربەخۆکان لەلایەن پەرلەمانتارە سەربەخۆکانەوە پشتگیری بکرێت بۆ ئەمانە کە بتوانن حکوومەتی داهاتوو عێراقدا پێک بهێنن یا ئایا دەتوانن سەرکەوتوو ببن ئەگەر هاتوو ئایا گەر هاتوو لە شکستدا شکستیان هێنا کەس پشتگیری دەکات برای بەڕێز یاسادانەری دەستوری ئەو کەسەی کە ڕادەسپێرێت سەرۆکۆمار ڕادەسپێرێت گەورەترین کوتلە ڕادەسپێترێت بۆ پێکێنانی حکوومەت لە ڕووی زۆرترین ژمارەوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت ئەمە لە بڕیارەکەەوە نەهاتووە ئەمە لە خەیاڵەوە نەهاتووە ئەمە لە دەرئەنجامی چییە؟ دەرئەنجامی بە سیاسیکردنی ئەم بابەتەیە بابەتەکان بە سیاسی کراون کەوا کوتلەیەک لە کوتلەکان بە سیاسی کراوە ئەمە ئەزمموی عادل عەبدولمەهدیمان هەیە تەنانەت ئەزمموی بەڕێز کازمیوشمان هەیە هیچ کوتلەیەکی سیاسی نییە کەوا زۆرترین ژمارە لە پەرلەماندا هەبێت پاڵپشتی سەرۆکوەزیران بکات لە پەرلەمانی عێراقدا بۆیە ڕەنگە حکوومەتی سەربەخۆکان لە هەر ساتێکدا ئیفلیس ببێ چونکە هیچ کوتلێک هیچ فراکسیۆنێک ڕاستەخۆ پاڵپشتیان ناکات. بەڵێ دکتۆر عوسمان بەخێر بیت میوانەکان باز لەوە دەکات دەڵێ لایەنە سیاسیەکانی عێراق دەبێ هەر بگەنە ئەنجامێک بەبێ و ئەنجامە هیچ شتێک ڕوو نادا بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە چەندە ئەگەری هاتنە پێشەوەی لایەنەکان هەیە ئەوەن دەژ ئەگەریەوە هەیە قەت ئەم هەماهەنگیە دروست نەبێ بۆ پێکێنانی حکوومەتی عێراق ئەگەر لە حاڵەتێکدا ئەو هەماهەنگیە دروست نەبوو دۆخی عێراق بەرەو کوێ دەڕوە؟ بەڵێ یەکەم سڵاو لە جەنابێت سڵاو لە بینێران سپاس بۆ ئەو دەرفەتە و سڵاو لە دکتۆری میوانێت دکتۆر مازێت هەموو ئەگەرێک هەیە ئەو ئەگەری کەوا ئێستا زۆربەی چاودێران پێشبینیەکەن ئەوەیە ئەم بنبەستە سیاسیە چارەی نەبێ نەگاتە حەل لە تۆنێڵەکە وەکو دیارە کۆتایی نییە چونکە هیچ تەرەفێک نە ئیتاری با بڵێن چوارچێوەی هەماهەنگی نە تەیاری سەدری ئامادەن بۆ سازش هەردوو لە بۆچوونێکی خۆیان هەیە و مەسەلەکە بەرژەوەندیە بە نسبەتی ئیتاری تەنسیقی ئەوان لە زۆکۆ لە حکومەتن ئیمپراتۆریکی ئەعلامی پارەی زۆریانێ مەناسبی زۆریان یعنی ناتوانن لە حکومەت نەبن لە هەمان کاتە سەدرش بە بەلایەنگیرانی خۆی وتووە من ئەم جارە حکوومەتێ تشکیل ناکەم بە عەرەبی پێی وت خەڵتەت عەتار هەموو لایەک بە کوردی خۆمان بڵێن چێشتی مجێور وتی شتوانیە وتی ئەم ئەزمونە فەشەل بووە لە 2003 حتاکو ئەمڕۆ ئێمە ئامادەنین ئەم ئەزمونە دووبارە بکەینەوە اینجا گەڕێنە وڵامی پرسیارەکەتە دەم ئایا ئەگەر ئەم تۆنێڵە کۆتایی نەبوو ئەگەر نەگەنە نەتیجە چێ بێ لێ چەند سیناریۆیەک هەیە سیناریۆیەک ئەوەیە ئەڵێن حکوومەتی با بڵێن ئێستا مەحکەمەی فیدرالی لەم ڕۆژانەدا زۆر دێتە ناو سیاسەتەوە ئەگەری هەیە مەحکەمەی فیدرالی مانگێتریان بداتێ ئەگەر نەگەیشتنە ئەنجام پێشیە چێ ئەو حکوومەتی کە ئێستا حکوومەتی کار با بڵێن تەسریف ئەعمالە
درێژی بەو حکومەتە ئەمە یەک سیناریۆکی ترشەیە ئەوەیە بۆ هەڵبژاردن محکمەی فدرالی داوا بکات لە پەرلەمان خۆی حەل بکە ئەوش ئەبێت لە ناو پەرلەمان ئامادەیی هەبێت دوو لە سەرسی ئامادەیە بێ بۆ حەلکردن سیناریۆیەکی ترشەیە من ئەوەش زۆر بە هین ئەبینم ئەوش ئەوەیە وەزع بتەقێتەوە چونکە ئێمە لە عێراقێکە ئەژین بە تایبەتی لە بەغدا هەموو لایەنەکان چەکدارن و هەر گروپێکیش ئەجندای خۆیانەیە ئەجندای دەرەکیش هەیە اینجا ئەمە ئەو ئەگەرە هەیە وەزعەکە بتەقێت چکە بوو وەزعی عێراق ئێستا ئەوە تەحمل ناکە وەزعی عێراق لە هەموو بوارێکەوە پێویستی بە حکومەتە ئەوە بالمناسبە ئەو ئەگەرش ئەتوانین ئضافەکەین کە باسمان نەکرد ئەوش ئەوەیە تیاری سەدری شەقامە جوولێنێتەوە بە ناوی خۆپێشاندەران بە ناوی تشرینە کۆنەکان دێنە وەکو فشارێک لەسەر هین لەو چوار سیناریۆیە کامیان ئەگەری زیاترە من ئەو ئەگەری ئەبینم بتەقێتەوە چونکە ئەجندای دەرەکی و دوایی ئەم گروپانەی کەوا بەداخەوە لە حکومن لە دوای 2003 هیچ کاتێک ئیمانیان بە پرۆسەی دیموکراسیینی هیچ کاتێک ئیمانیان بە سازش نییە هەر کەس ئەجندەی خۆیەیە اینجا لەبەرەوە ئەمانە تونڕەون و چەکیانشەیە و ئەزمون پێمان ئەڵێ لەو شوێنانەی کە گروپی چەکداری تونندڕەوە بێت ئەجا ئەو تونندڕەوانە مارکسی بن ئیسلامی بن هەرچی بن ئەتەقێتەوە بێت تەرەفێک باڵا دەست بێت بەڵێ دکتۆر ماجود دێمەوە لای جەنابەت میوانەکان باس لەوە دەکات لەو چوار سیناریۆیە کە لە عێراقدا هەیە یەکێک لە سیناریۆکان ئەوانەیە لەوانەیە دۆخی سیاسی عێراق بتەقێتەوە ئەگەر من ئضافەیەک بۆ قسەکانی ئەیژ بکەم لە هەر شوێنێکدا کە دەبینین دەستی دەرەکی هەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە هەندێک لە وڵاتەکانی وەکو یەمەن یاخود وەکو لەبنان کە دەستێکی دەرەکی باڵا هەیە وەکو دەستی ئێران بێ یاخود وڵاتانی دیکە بێ دۆخێکیان دروست کردەوە کە ئەو دۆخە زۆر دوورە لەوەی کە ئیستقرار بەخۆیەوە ببینێ تۆش پێ دوایە لەو سیناریوانەیە کە باسی کرد کامیان ئەگەری زیاتری هەیە ئایا لە هەمان کاتیشدا پێ دوایە ئەگەر دۆخی عێراق بەو شێوازە بمێنێتەوە لەوانەیە بتەقێتەوە بەڵێ ڕووکردنەوەشی لەجێی خۆی بوو بۆ میێوانەکەت لە ستۆدیۆ ئێمە با قسە لەسەر سیناریۆکان دەکەین کەەوە پێشنیاز کراونەوەی کە باس دەکرێن سیناریۆکەم کە باسی کرد میێوانەکەت ئەوەیە ئەگەری دەسواردانی دادگای فیدراالیە دادگای بەڵای فیدراالی یان دادگای دەستوری بۆ چارەسەرکردنی ئەو تەنگژەی کە ڕوبەڕووی وڵات بووەتەوە ڕوبەڕووی عێراق و پرۆسەی دیموکراسی لە وڵات بۆتەوە ئەمە ڕەنگە دەستوەردانێکە بێت دادگای دەستوری ئەمە دادگایشی تلقایی ڕاستەوخۆ نییە بڵێن دادگا پێویستی بە جۆڵە هەیە دەبێت لایەنە پەیوەندیدارەکان بجۆڵێندرێت لایەنێکی پەیوەندیدار داوا دەکات داوای ڕوونکردنەوە و تەفسیر لە دادگا لەسەر بابەتێکی دیاریکراو دەکات داوایەکی دیاریکراو بۆ ئەوەی کەوا بگات بە شوێنی مەبەست لەلایەن دادگای باڵای فیدراالیەوە بۆیە دادگای دەستوری ناکرێت ڕاستەوخۆ لەلایەن خۆیەوە خۆی دەستوەردان بکە ئەمە سیناریۆ یەکەم سیناریۆی دووەم بابەتی ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پێشوەختە جارێکی دیکە یاخۆت جارێک کە بەرەو هەڵبژاردن بڕۆین و پەرلەمان هەڵبشێندرێتەوە جارێکی دیکە ئەمە بەڕاستی زۆر دوورە ئەمە دوورە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی واقعیشەوە تەنانەت زۆر بابەتێکی دوورە لە ڕووی یاساییشەوە لە هەمان کاتدا لە ڕووی میکانیزمی دەستوریەوە هەیە بۆ هەڵبژاردنەوەی پەرلەمان بە سەیەکی داوای پەرلەمانتاران و یاخۆت سەرۆک کۆمەر داوای هەڵبژاردنەوەی پەرلەمان دەکات دوای دەنگدان لە نێو پەرلەماندا بە شێوەیەکی زۆرینەی ڕەها ئەمە سیناریۆیەکی دوورە دەستە بەڕاستی دوورە ڕەتکراوەیە نە کۆمیسیۆن نە لە ڕووی لۆجستیەوە نە لە ڕووی بابەتی داراییەوە هەموو بابەتەکان ئەمە سیناریۆیەکی ڕەتکراوەیە بەڕاستی ئەگەر هاتوو بڵێن جارێککە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لە ڕووی واقعی سیاسیشەوە لایەنە سیاسیەکان دۆخی خۆیان ڕێخستووە بە خاوەن بەرژەوەندین خاوەنی شایستەی خۆیانن بە گوێرەی هەڵبژاردننی مانجی ئۆکتۆبەری ڕابردوو ئەگەر هاتووە باش ئێمە گزارش لەو بابەتە بکەین دادگای فیدراالی جەقتی لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئەو کاتا لایەنە سیاسەکان کە دۆخی خۆیان لەسەر ئەم یاسایە ڕێخستووە ئایا
ئەو کاتە چۆن دەتوانن بابەتە ڕێک بخەنەوە چۆن دەتوانن بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بڕۆن ئەو کاتە چۆن دەتوانن پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە سیناریۆیەکی دیکە چییە بریتە لە بابەتی جوڵاندنی خوانەخواستە شەقام جوڵێندرێت پێدادان لە بەغدا لە پارێزگاکانی دیکە ڕووبدا جەماوەر بڕژێتە شەقامەکان و لایەنە سیاسەکان لە نێو خۆیاندا پێکدادان دروست ببێت لە شەقامەکاندا ئەوانەی کە پرۆسی سیاسی بەڕێوە دەبن بەڕاستی ئێمە ئەم سنیاریۆش بە دوور دەزانم چونکە لایەنە سیاسەکان دەزانن ئەم بابەتە زۆر مەترسیداریە سیناریۆی پێکدادان سیناریۆکی مەترسیدارە دۆخی عێراق بەرگەی تشرینێکی دیکە ناگرێت عێراق بەرگەی تشرینێکی دیکە ناگرێت لەگەڵ ئەو هەموو ئاستانگانەی هەیە کەمی ئاو بە بیابانبوون کەمی کارەبا بێکاری هەموو ئەو ئاستەنگانە بەڕاستی چیتر دۆخی عێراق بەرگە ناکرێت جارێکی دیکە دامەزراوەکانی عێراق پەک بخرێن و شەقام بڕژێت پێکدادان ڕوو بدات سیناریۆی کۆتایی من پێم وایە کەوا ڕەنگە ڕوو بدات ئەو سیناریۆیە ئەویش بریتە لە فشار لە بۆ کەوتن لە نێوەلایەکاندا بۆ ئەوەی دۆخی عێراق بەم قۆناغەدا تێپەڕێنێ من لەگەڵتمدا لەگەڵ میوانەکەتدام هاوڕام تەنانەت بابەتی نێودەوڵەتیش یاریزانی نێودەوڵەتیش هاتۆتە سەرهێو بەڕاستی یاریزانی نێودەوڵەتی دەیەوێت ئەویش بە هەمان شێوە دەسوەردانێک بکە هەوڵ بدات پرۆسەی سیاسی لە عێراقدا تێپەڕێنێت لەم قۆناغا بە دیاریکراویدا بە ژێر هەر ناونیشانێک بێت لەگەڵ پاراستنی ئەو دەستکەوتە سیاسانی بۆ هەلایەنەکان هەن بەڵام دۆخەکە تێپەڕێنرێت بەڵێ دکتۆر عوسمان دێمە لای جەنابەت یعنی عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لەگەڵ هاتنی داعش و لەگەڵ ئەم گۆمە شڵقاوەی کە داعش دروستی کرد لەم ناوچەیەدا هەسەکەی دوو هەنگاو بەرەو پێشەوە ڕوا هەنگاوک بەرەو دواوە دەڕواویش لە سەرەتادا بەڵام ئێستا کە هەز دەکەی هەنگاوک بەرەو پێشەوە دەڕوا دوو هەنگاو بەرەو دواوە دێگەڕێتەوە پرسیارەکەی من لە سەرەتای بەرنامەکەش هەر ئەوەیە لەسەر هەموو ئەگەرەکان بەرەو کوێ دەڕوا عێراق لەو ئەزمەیەدا من ئەبینم ئەوە تەنها ڕای منیش نییە بەڕاستی ڕای ئەوانەی کەوا شارەزان لە وەزای بارودۆخی عێراق بەرەو پێشەوە ناڕوە عێراق لە 2003ەوە تاکو ئەمڕۆ بەرەو پاشە ڕوە پاشەکزاکە لە هەموو بوارێک لە بواری بابلێت ئیدارەی دەوڵەت لە بواری سەقامگیری عێراق ئەم وەسەسەکانی هەمووی بە سیاسی کراوە بەڵێ بە سیاسی کراوە دوایی میلیشیاکردنی سیاست لە عێراق ئەمڕۆ ئێستا دەوڵەت نییە ئستا ئەو دەوڵەتەی لە بەغدایە بۆ نمونە ئێمە لە هەرێمە ئاگادارین ئەوە پەیما اتفاقێکەیە سنجار هین ناتوانێت حکوومەت ناتوانێت جێبەجێ بکە ئەمە دلیلە بێنه حکومت نەماوە میلیشیا حکومەکە میلیشیا باڵادەستە میلیشیا سەرۆکی میلیشیا لە ناو بەغدا ئەڵێ من ئامادەم سەرۆکیکی میلیشیا وتی من با کازمی ئاگادار بێت ئێمە هەردوو جۆی ئەبڕین ئاوا بە پەنجە وتی هەردوو گوێ ئەمە دلیلە ئەم وڵاتە سەروەری قانونی تیان نەماوە سەروەری یاسای تیانە عێراق تازە راپۆرتێ دەرچوو لە ئیدارەی ئەمریکی ئەڵێ عێراق دەیەم یەکێک لەو دەوڵاتانەیە کەوا ئەگەری مەترسی زۆرە لە ڕوودانی ناسەقامگیری و برسێتی وەشەڕ سەرڕای ئەوەی کە ئێستا دۆخی ئابوووریەکەشی بەرەو باشی دەڕوات کە نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵێ نرخی نەوت بەرز بۆتەوە مامۆستا نارۆ بەڵام ئەو پارەی لە نەوت دێت ئیجالێر ئەمە ئاماژە بە شتێ بکەم بەعزە کەسێ لە شەقامی عێراقی ئەڵێ با ئێمە نەوتەکە بدەینە بەغدا ئەو کاتە ئێمە پارەمان زیاتر دێەوە خەڵک شتی بۆ دێت و ئەو پارانە سەرفەکەی لە بنزین لە معاش ئەمانە هیچ ئاگادار نین لەوەی لە بەغدا ئەوە 700 بلیۆن دۆلار دیار نییە ئەو گەندەڵیەی لە بەغدایە ئەو پارەی دێ خزمەت گوزاریەکان نەگەیشت لە شوێنێکی وەکو مفەنا بۆ لە دواترین داتا کە لە حکوومەتی عێراقیەوە دەرچووە 152 خەڵکەکەی بێکارە لە هیچ شوێنێک اینجا لەبەرەوە ئەمە تەنها پارەی باڵێن زیادەی نەوتە بەڵام ئەمە وای نەکردووە لە عێراق مثلەن ئێستا بڵین ئەم ساڵ حکوومەت هیچ میزانەیەکی وای نییە بۆ وەبەرهێنان یان عێراق قەردارە عێراق تقریبا تاکۆ ئەمڕۆ
44 بلیۆن دلار قەردارە عێراق یعنی بەڵێ ئەو ساری ئەو نەوتە زیاد بۆتەوە بەڵام گەندەڵی سیاسی ڕێگرە لەبەرەوەی ینی بەڵێ لەبەرەوە من وا نابینم بەڵێ دکتۆر مانزوو دێمە لای جەنابەت باسمان لەو قەیرانە سیاسیانە کردیان یا ئەو دۆخەی کە لە ڕووی ئابووریشەوە دروست بووە نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام هاوڵاتی عراقی سوودمەند نەبووە لەم دۆخەدا پرسیارەکەی من ئەوەیە تا چەند گەشتبینی زۆر بە کورتی پێم بڵێ کە لە ماوەی چەند ڕۆژ و چەند هەفتەیەکی داهات و حکوومەتی تازە لە عێراق پێ بێ بەڕێز من بە چاوێکی لۆژیکی و یاسایی سەری بابەتەکە دەکەن ئەمەش جیاوازە لە لۆژیکی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە پرۆسە دیموکراتیەکان تەنها یاسانین بەڵکو کۆمەڵێشتی دیکەشی هەیە لە بابەتێکی ئاستێکی باڵادا بۆ چەسپاندنی دامەزراوە دیموکراسیەکاندا ئەمە ڕەگەزێکی سەرەکیە لە پرۆسەی سیاسی سەرکەوتنی پرۆسەی سیاسیدا ئەمیش ڕەگەزی جەماوەرە ئەو کاتە هاوڵاتی یاریزانی سەرەکیە لە جوڵاندنی پرۆسەی دیموکراسیەت ئەمەیە ئەوەیە کە پرۆسەی سیاسی لە هەمە کاتدا کاریگەرە ئەمە کەڵەکەبوونی پرۆسەی سیاسیە لە عێراقدا بەڕاستی ئێستا کەڵەکەبوونێکی ریزگار زۆر هەیە من لە دوورە لە ماوەیەکی دووردا ئێمە پێمان وایە لە ڕووی یاساییشەوە قسەی سەر بکەین ئەمە پلەبەندێکی ئاساییە تۆ لە ڕژێمێکی دیکتاتۆرە هاتووی ڕژێمێکی دیموکراسی پێویستی بەکاتە بۆ ئەوەی کەوا بڕیاری سیاسی دروست بکرێت پێویستی بە کاتێکی دیاریکراوە بۆ ئەوەی کار بکات دکتۆر مازوود تۆ خۆت دەزانی ینی 6 مانگ بەسەر هەڵبژاردنەکاندا تێپەڕی هیچ دەرەنجامێکی نەبوو خۆزگای کاتی زیاترم هەبووە بۆ قسەی زیاترمان لەسەرم بابەتە کرد بەڵام پەیامەکەت گەی زۆر سپاس دکتۆر عوسمان 6 مانگە هەڵبژاردن کراوە حکوومەت پێک نەهێنراوە تۆ گەشتبینی بۆی لە چەند ڕۆژی داهاتوودا پێک بێم حکوومەتە لایەنەکان بگەنە هەماهەنگێک زۆر بە کورتی چکە کاتم نەماوە بە هیچ جۆرێ گەشتبینیم ئەوەی من ئەیبینم ئەزمموی لوبناانە لە لوبناان بە ساڵ و نوێک حکوومەت دامنە مەزرا و لە کوردستان لە عێراقش هەمان سینارە چکە هەمان ئەکتەرەکان وەکوبلەی تەسیریانەیە لەسەر دۆخی بەڵێ دکتۆر ماجد مەنجابس کە لە بەغداوە لەگەڵم بووی یاساناس و شڕۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ بەشداریەکەت هەروە بەڕێز دکتۆر عوسمان سپاس بۆ سەرنجوتیە بینەکات شەوتان شاد